میکانیزمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی و چۆنێتیدا بەشکردنی بەسەربازنەکاندا ئێستا مشتومڕی لە نێوان لایەنە سیاسیەکان لێکۆتۆتەوە بە تایبەتی کە پرسی پێکاتەکان و کورسەکانیان لە پەرلەمانی کوردستان و دیاریکردنی ڕێژەی کۆتا بۆ پێکاتەکان ئەمە وای کردووە کە پێکاتەکان بۆ چوونی جیاواز و داواکاری تایبەتی خۆیانیان لە پەرلەمانی کوردستان هەبێت و لایەنەکان خەریکن نزیک دەبنەوە لەوەی کە هەڵبژاردن ئەم ساڵ لە وادەی خۆیدا ئەوەی کە دیاری دەکرێت و لەسەری ڕێک دەکەون بەڕێوە بچێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەوەی کە ئەم هەڵبژاردانە بە چ میکانیزمێک دەکرێت بەڕێوە بچێت بۆی کە مافی سەرجەم پێکاتەکانی تێدا پارێزراو بێت. بەڕێز ئازاد کوورەچی سەرۆکی فراکسیۆنی میلەت لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ زۆر بەخێربێی. بۆ چوونی پێکاتەکان سەبارەت بە هەڵبژاردنەکان چییە؟ ئەو ڕێژەی کە دیاری کراوە هەموو کورسی هەموو کۆتا دەکرێت چۆن بێت؟ بەڕاستی ئەمە لەو هەڵبژاردنێکە ئەو قسانێن دەکرێت لەسەر پێکاتەکان لایەنەکان ئەمە دوو داواکاریمانەیە. یەک ئەو 5 کورسی کە درایتە تورکمان ئەو 5 کورسیە دەستی لێ نەدرێ چونکە ئەمە شانازی پێ دەکەین هەموو هەرێمی کوردستان شانازی بۆ 5 کورسی دەکا لە دنیای دەرەوە ئێستا هەرێمی کوردستان کە دەرێ مافی پێکاتەکانماندایە ئەگەر یەک کورسی کەم بکرێتەوە ئەوە زۆر لە بۆ هەرێمی کوردستان باوڕکەم خۆش نییە. ئەوە یەک. دووەم بەڕاستی ئەو هەڵبژاردنانەی کە پێشترش کرایە لە بۆ کە ئێستا قسەک هەیە چەند بازنەیەک بی 4 بازنەبی بەنسبەت پێکاتەکان بەنسبەت پێکانەوە پێکاتەکان لۆ پێکاتەن لۆ کۆتایان درایتێ لەبەرەوەی دەنگ کەم دەینن ئەوە سەراحەتەکەەوە حقەتەکە ئەوە لۆیە ئەمە یەک بازنەی بی لە بۆمە باشترە بەڵام ئەگەر لۆ خۆیان لۆ حزبە گەورەکان لەوانەیە 4 بازنەیەش بێ احتیادیە ئەو دوو نقطەیە زۆر تاکید لەسەر دەکەین دەست لەو دوو نقطەیە نەدەن. باشە ئەوەی کێستا لە پەرلەمانی کوردستان دابش کراوە بۆ پشتی پێکاتەکان بە تایبەتی بەبێ هەم ئەمە هەمان ئەو دەنگانەی کە هێنراوە هەم ئەو سیستمێکە بۆ کۆتای پێکاتەکان دانراوە ئەگەر سیستمەکە بکرێتە چەند بازنەی کاریگەری لەسەر دەنگی پێکاتەکان دەکات کێ داوای ئەمە دەکات؟ بەڕاستی ئەگەر لە بۆ گۆتیشم لە بۆ حزبەکانی حزبی کوردیەکان یان لایەنە گەورەکان زۆر تەسیریان لێ ناکە بەڵام تەسیل لەمە دەکات چونکە ئەمە نوێنەری تورکمان نوێنەری هەموو هەرێمی کوردستانە نەک نوێنەری مەسەلەن بەس محافەزەکە. باشە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری لەسەر دەکرێت کارکردن بە سیستمێکی پێشکەوتووە کە بتوانێت مافی سەرجەم پێکاتەکان تێدا پارێزراو بێت. پێکاتەکان کەوتونەتە ژێر هیچ کاریگەری و بڕیارێکی لایەنێکی دیاریکراوی سیاسیەوە؟ وەڵا خۆی هاوپەیمانی زیاتر ئێستا یەکێتی و گۆڕان و حزب سۆسیالیست هەم لە ناو هاوپەیمانیەتی حکوومەتن تورکمانیش و کلد و ئاشورش هەلو بەس نازانم لۆ شتەکە لەسە مشکاتەوە شەیەکە باشە ئێستا پرۆژەک لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکی بابلین پەروەردەبی یان پرۆژەکی تەندروستیبی یان پرۆژەکی کشتتوکالبی لە بۆ هەموو هەرێمی کوردستانە معقولە ئەمە وەک پێکاتەکان دەنجی نەدەینە ئەو پرۆژەیە ئەگە پرۆژەکی باش بی و خزمەتی هەرێمی کوردستان بکە. پارتی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان سەبارەت بە پشکی پێکاتەکان قسە دەکەن و گفتوگۆ دەکەن پێکاتەکان بۆ خۆیان هەیە بڕیار لە چارەنووسی هەڵبژاردنەکان بدەن ئەگەر ئەوەی کە ئێوە داواتان کردووە جێبەجێ نەکرێت چه هەڵوێستێک دەگرنە بەر؟ بەڕاستی ئەمە داوا دەکەین لایەنە کوردیەکان ئەو دوو خاڵێک کە گوتم پێشتر دەستکاری لەو مەوزوعی نەکەن چکە ئەمە وەک پێکاتە وەک تورکمان شانازی بەو کورسیانە و نوێنەری تورکمانەتی دەکەین ئەمە بابێن گلەیەکانیمە لەسەر گلەیەکانیمە ئیشکەن حزبەکانی هەموو حزبەکان بە پارتیەوە با گلەیەکانێمە چیە مەسەلەن پەروەردەمان باشتر بکەن بودجەیەکی میزانەیەکی لۆ چالاکی نەتەوەی تورکمان و کلد و ئاشور دابنێن هەتا بتوانین ئەمە چالاکی نەتەوەی خۆمان بکەن ئەوجە کولتوری بی پەروەردەی بی سیاسی بی کۆمەڵایەتی بیر لەوانە بکەنەوە بیر لەوەی مەکەنەوە لە جیاتیمە قەرار بدەن لە جیاتیمە بڕیار بدەن ئەنگۆ وەرن گلەیەکان لەسەر گلەیەکانی مەیشکەن چونکە ئەمە با هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێم ئەمە مەتحی هەرێمی کوردستان بکەین بڵێن پێکاتە لێرە مافی هەیە و کەسیش تێکەلی بە پێکاتەکان ناکە بە خۆیان بڕیار دەدەن لە جیاتیمە ئەوان بڕیار نادەن کورسیەکانمان دابشکەن یان کەمکەنەوە یان ئەوانە بەڕاستی لە بۆ هەرێمی کوردستان هەتا ئێستا زۆر دەنجی دایتەوە کە هەرێمی کوردستان مافی پێکاتەکانی پارێستووە و بەڵام ئەمە دەمانوێت باشتر بیبی نەک خراپتر. باشە هەر سەبارەت بە کورسی پێکاتی تورکمان نوێنەری تورکمان پێکاتی تورکمان بە کوردستان 24 قسەی کرد وتی ئەگەر
دەستکاری کورسیەکانمان بکرێت یا دەستکاری سیستمی هەڵبژاردن بکرێت کە زەرر لە پرسی پێکاتەکان بدات ئەوان سکاڵا لای نەتەوەی گرتوەکان تۆمار دەکەن ئەمە چۆن دەبێت؟ بەخوای کودەێک هەر کاتێک بە جۆری خۆی ئێستا من زووە ئەو قسام بکەین بزانین لایەنە سیاسەکان ئینشاءڵڵا ناگەنە ئەو قەناعەتەی لە زیاتی بە بڕیار بدەن ئەگەر بڕیاریشاندا ئەو کاتی ئەمەش پێکاتەکان مەجبورین دانیشین کۆبوونەوە بکەین لەسەر ئەو مۆزوعی ڕێیەکانی خۆشمان یەک بخەین و شکایەتەکانیش خۆشمان باشە پێتان وایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادی دیاریکراوی خۆیدا ئەمساڵ بەڕێوە بچێت؟ بەڵێ ئێمە مەسەن داوا دەکەین لەناو ئەو ساڵی لەناو یعنی 2023 ئەگەر لە نهایەتیش بی مانجی دەبی مانجی 11 بی هەڵبژاردنەکان بکرێت تەنانەت ئەگەر لەسەر داواکاریەکانی ئێوەش ڕێک نەکەوتن هەر لەگەڵەوەدان کە هەڵبژاردن بەڕێوە بچێت ئەو کاتی ئاخر دەبی ئەمە ڕێی خۆمان هەبی دوایە قسەی لەسەر دەکەین زۆر باش بەڕێز ئازاد کوورەچی سەرۆکی فراکسیۆنی میلەت لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس لەگەڵ کوردستان سپاس.